پیرۆز بێت کردنەوەی قوتابخانەی گەوهەری کچان. ئێستاش داوا لە ڕێزدار جەنابی وەزیری پەروەردە دەکەین بە ڕێزیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی پێوی بە ڕێزیان. بەناوی خی گەورە و میێرەبان، برای بەڕێز کاک ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ئامادەبوانی بەڕێز بەهانیتان باش. ئەمڕۆ لە هەولێری پایتەخت لە گەڕەکی گەلاوێش قوتابخانەیەکی هەژدەپۆلی لە تایپی ئەی پاشەوەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسوود بارزانی پارەی پێویستی تەرخان کرد بۆ تاواکردنی قوتابخانەکە. بڕی 675 ملیۆن دیناری عراقی تەرخان کرا بۆ تاواکردنی ئەم قوتابخانە هەژدەپۆلیە. ئەکەوێتە بواری خزمەتکردنی خەڵکی ئەم گەڕەکە و هەولێری پایتەختەوە. تاواکردنی ئەم قوتابخانەیە پیرۆز بێ کە شوێنی زیاتر لە 1200 قوتابی دەگرێتە خۆی بۆ دوو داوامی قوتابخانە. پیرۆزبایی لە هەموو لایەکتانەکەین. کاروانی ئاوادانکردنەوە بەردەوامە بێ، لە پیرزینیش قوتابخانەیەکی دیکەمان ماوە بکەینەوە و دڵنیایی هەموو لایەکیش دەدەین کە تەواو نەکردنی ئەو پرۆژانەی لەبەر قەیرانی دارایی مابوونەوە لە قوتابخانەکان و هەروەها دامەزراوە پەروەردەیەکان بە شێوەیەکی باش لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشتگیری دەکرێت بۆ تەواوکردن و هەروەها بۆ بەردەوامی کارکردن تایدا. و ئێساش پرۆژەی دیکەمان لە بەردەمە بۆ ئەوەی کە بتوانین چەندین قوتابخانەی دیکە بە گوێرەی ئیمکانیەتی دارایی خۆمان تەواو بکەین کە لە پرۆژە تەواو نەکراوەکانن. هەر لە هەفتەیە ڕابردوو قوتابخانەیەکی دیکە لە هەولێر چووە بواری خزمەتەوە و ئەم قوتابخانەیەش ئەمڕۆ پێشکەشە بە دانیشتوانی گەڕەکی گەلاوێژ لە هەولێری پایتەخت. ئەو کاروانە بەردەوامە بێت بۆ گەرمیان، بۆ زاخۆ، بۆ دوهۆک، بۆ سلێمانی. وەک لە مانجی ڕابردوو جەنابی سەرۆک وەزیران بڕیاری تاواکردنی قوتابخانەیەکی هەژدەپۆلی لە چەمچەماڵدا و هەروەها قوتابخانەیەکی هەژدەپۆلیش لە بازیان بە هەمان شێوە لە پارێزگای سلێمانی پرۆسەیەکی گشتگیرە کە گشت شار و شارۆچکەکانی کوردستان ئەگرێتەوە بە گوێرەی توانای دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بین. دەمەوێت ئاماژە بە دوو خاڵیکە بدەم لەم بۆنەیەدا. یەکەم، ڕێنمایەکانی خۆپارێزی پێویستە لە ناوەندەکانی خوێندن زۆر بە چڕی تەشیدی لێ بکرێتەوە و هەروەها پێدانی ڤاکسین بە مامۆسایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە پێویستە بە دەمەوەچوونێکی زیاتری لەسەر بێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە بە ئەرچی خۆی هەستاوە بە دابینکردنی ڤاکسین بۆ مامۆسایان و هەروەها پێدانی ئەولەویەت و هەروەها بەڕەچاوکردنی جیاکاری و تایبەتمەندی بۆ مامۆسایان بەکردنەوەی سنتەری تایبەت بە پێدانی ڤاکسین بە مامۆسایان. ئێستا قۆناغەیە کە دەبێت مامۆسایان بەدەم ئەو مبادراتانەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بچن بە مەبەستی خۆپارێزی زیاتر، چونکە ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامە و مەترسیشی هەیە و ڕۆژانە دەبینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە کۆرۆنا گیان لەدەست دەدەن. بۆ سەلامەتی گیانی قوتابیان پێویستە پابەندبوون بە ماسک لە ناو ناوەندەکانی خوێندن لەلایەن ئیدارەی قوتابخانەکانەوە ئیلزامی بێت و هەروەها پێویستە مامۆسایانیش بەدەم ئەو مبادرات و ئەو هەوڵانەی کارمەندانی تەندروستی و وەزارەتی تەندروستیەوە بچن بۆ ئەوەی ڤاکسین وەربگرن کە لە ناو ناوەندەکانی پێدانی ڤاکسین بە مامۆسایان لە هەموو پارێزگاکان فراهەم کراوە. خاڵێکی دیکە کامەیە ئاماژەی پێ بدەم، ئێمە لە وەزارەتی پەروەردە بۆ هەماهەنگیکردنی کۆمیسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردنەکانی عراقی فیدرال بڕیارماندا بوو کە هەماهەنگیەکی تەواویان بکەین. بۆ مەبەستەش پێشبینیەوەمانە کرد کە 3 ڕۆژیان پێویست بێت ئێمە ناوەندەکانی خوێندنیان پێ بسپێرین، بەڵام وا دیارە کۆمیسیۆنی باڵا داوای کاتێکی زیاترەکە. ئەم ڕۆژ فەرمانێکی وەزاری لەو بارەیەوە دەردەچێ لە ڕۆژی 6 مانگ ناوەندەکانی خوێندنی حکومی سەرجەمیان پشویان دەبێت و هەتا ڕۆژی 11 مانگ، ڕۆژی دەیدا ڕۆژی پرۆسەی هەڵبژاردنە، بەڵام ڕۆژی 11 مانگیش کۆمیسیۆن پێویستی بە ناوەندەکانی خوێندنە واتە لە ڕۆژی 12دا داوام لە ناوەندەکانی خوێندنی حکومی دەست پێکاتەوە. لە 6 مانگ ڕادەگیرێ و لە 12 مانگ داوام لە ناوەندەکانی خوێندنی حکومی دەست پێکاتەوە. دووبارە
ئێمە بە ناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی یەکەین بۆ گرنگجیدانی بە کەرتی پەروەردە و هەروەها بایەخدانێکی تەواو بە باشترکردنی ژێرخانی پەروەردەیی لە ڕووی بینای دامەزراوە پەروەردەیەکان و پیرۆزباییش لە خەڵکی گەڕەکی گەلاوێژەکەین بۆ ئەم قوتابخانە هەژدە پۆلیا کە قوتابخانەیەکە بە شێوەیەکی مۆدێرن بە تایپی ئەی دەکەوێتە خزمەت هاوڵاتیانی ئەم گەڕەکەەوە و پیرۆزیان بێ. هیوای کاتێکی خۆش بۆ وەمولایەت. زۆر سوپاس بۆ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە. ئێستاش پێوی ڕێزدار پارێزگاری هەولێر پێشکەشان دەکرێت با بەڕێزیان بفەرمون. بە ناوی خوای گەورە و مێرەبان بەڕێز دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، ئامادەبوانی بەڕێز، بە ناوی پارێزگای هەولێر زۆر خۆشحاڵین ئەوڕۆ بەکردنەوەی قوتابخانەی گەوهەری کچان لە گەڕەکی گەلاوێژ کە یەکێک لە پرۆژە تەواو نەکراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە بە جوهدی وەزارەتی پەروەردە بە تایبەت جەنابی وەزیر و هەروەها بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەی ناوەند لە نەتیجەدا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆسەی زیاتر گرنگیدان بە پرۆسەی خوێندن و فێرکردن ڕەزامەندیدا بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە کە گوژمەی تەواوی دروستکردنی قوتابخانەکە 2 ملیار دینار بووە و 675 میلیۆن دینار بۆ تەواوکردنی پرۆژەکە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە دابین کراوە. ئەوڕۆ زۆر خۆشحاڵین کاتێک قوتابخانەیەک لە گەڕەکێکی پێویست لە شارەکەمان دەکرێتەوە بە دڵنیاییەوە لەگەڵ کردنەوەی دەرگای هەر قوتابخانەیەک دەیان دەرگەی دیکە بۆ پێشوەچوونی وڵات لە سێکتەرە جیاوازەکان دەست پێ دەکات. گەڕەکێکی هەژارنشین 1200 قوتابی لەو قوتابخانەیە واتە 1200 فێرخواز و ئەوانەی کە لە ئایندەدا خزمەتی ئەو وڵاتە، خزمەتی شارەکەمان، خزمەتی حکوومەتەکەمان دەکەن پێدەگەن. بۆیە جارێکی دیکە بە ناوی پارێزگای هەولێر سوپاس لە بۆ وەزارەتی پەروەردە لە چوارچێوەی بەرنامەکانی لە چوارچێوەی کارنامەی حکوومەت کە لە بواری پەروەردەدا لە کارنامەی حکوومەتدا چەند خاڵێکی زۆر گرنگ و بنەمای ئەساسی جێگیر کراون بۆ ئەوەی لە ماوەی تەمەنی ئەو کابینەیەدا لەو بوارەدا خزمەت پێشکەش بە کوردستان بکە. سوپاسی جەنابی وەزیر دەکەین لە چوارچێوەی بەرنامەکانیان لە تەواوی هەرێمی کوردستان. هەولێری پایتەخت لە نێو گرنگیەکانیدایە و هەمیشە بە پەرۆشی و بە جۆرێک لە دڵسۆزیەوە دەبینین لە چوارچێوەی پرۆسەکاندا هاوکارن و گوێبیستی داخوازیەکانی سنووری پارێزگای هەولێر دەبن و ئێمە باشش تێدەگەین بەڵێ لە زۆر گەڕەک لە زۆر جێگا نۆژەنکردنەوەی قوتابخانە، دروستکردنی قوتابخانەی تازەمان پێویستە. ئەوانە لە ناو بەرنامەکانی حکوومەتدا ئینشاءڵڵا لە ئایندەدا ئەوانەش تەواو دەبن. لێرەوەش جێگای خۆیەتی بە ناوی پارێزگای هەولێر دەستخۆشی لە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێبەرایەتی پەروەردەی ناوەند و تەواوی مامۆستایان و سەرپەرشتیاران بکەین کە لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لە ساڵی ڕابردوو سەرەڕای قەیرانی دارایی لە نێو دۆخێکی سەختی تەندروستیشدا هۆکار و هاوکارێکی ئەساسی بوون لەوەی کە پرۆسەی خوێندن نەوەستا و نەتیجەیەکی زۆر باشی هەبوو. بە خۆشحاڵیەوە لە سنووری پارێزگای هەولێر بە تایبەت لە 12 ئامادەیی ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە سنووری پارێزگای هەولێر لە یەکەمەکان بوون. دووبارە پیرۆزبایی لە خۆمان لە خەڵکی ئەو گەڕەکە لە سنووری پارێزگای هەولێر دەکەین بە بۆنەیکردنەوەی ئەو قوتابخانەیە بە هیوای ئەوەی ساڵێکی پڕ دەستکەوتی پەروەردە و فێرکردن لە کوردستان و ساڵێکی پڕ دەستکەوتی چابوونی دۆخی دارایی و تێپەڕاندنی دۆخی تەندروستی بێ و هەموو لایەکتان زۆر بەخێر بێن.
زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ کردنەوەی ئەم بینایە لەبەر ئەوەی چەند کێشەیەکمان هەبوو لە بیناکەی تر دوو داوامی تێدا بوو داوامەک بنەڕ ئیبتیدائیەکە بوو داوامەچش دوان ناوەندیەکە بوو 1300 قوتابیمان هەبوو لەو بینایە نەمان دەتوانی داوامە چی تەواو بکەین لێە ئەو قوتابخانەمان هەڵبژات لەبەر ئەوەی 1300 قوتابیمان هەیە لەوێن دەرەجێگامان نەدەبەوە هاتینە ئەو بینایە ئێستاش کردیتمانە دوو داوامەک لە 7 تا 9 داوامەچش لە 10 تاکو 12 بە وێژەیی و بە زانستی. هەروەکو دیارە کە شوێنی گونجاو بۆ قوتابیانی پۆلی 12 زۆر زەرورە هێمنی پۆل دابینکردنی کەلوپەلەکانی خوێندن بۆ نمونە تاقیگا یان پۆلێکەش و هەوایەکی ئارامی هەبێت و بێدەنگی هەبێ لە قوتابخانەکەی پێشوو ڕێژەی پۆلەکان و قوتابیان زۆر بوو هەر لە بنەڕەتی ئامادەی تێکەڵ بوو وای لە دەهات لەناو قوتابیان لەناو پۆل بێزار دەبوون دەنگەدەنگێکی زۆر هەبوو یاخود پۆلەکان بچووک بوون ڕێژەیەکی زۆر لە قوتابیان لەناو پۆلدا بوون بەڵام ئێستا لەخوا بەزیاد لەناو قوتابخانە نوێیە قوتابیان زیاتر هەست بە ئارامی دەکەن لەبەرەوەی کۆمەڵێک پێداویستی بۆ نمونە هۆڵی گەورە یاخود فێنکەرەوە لەناو پۆلدا هەیەوە زۆر سەبوڕەیەکیان هەبوو کە تووشی مشکلە دەبوون سەبوڕەکان ئیشی نەدەکرد وەرحاصل زۆر پێداویستی بۆ قوتابیان زەرور بوو کە نەبوو بۆیە پۆلی 12 دەبێت کەشێکی ئارام و هێمنیان بۆ تەرخان بکرێت هەتاوەکو زیاتر تەرکیزیان لە لای مامۆستا بێت دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم سپاس بۆ ئامادەکردنی ئەو خوێندنگایە و هیوادارم قوتابیان بە تایبەت پۆلی 12 ئیسفادەیەکی زۆر بکەن سوپاسان دەکەم دەستخۆش سپاس بە هاتنتان من بەو کاتە لەولا بیم یعنی شتەکان فرە خاص نەبین شتەکان دنیان فرە بەرز بوون تەلابەکان فرە بین و سەبوورەکەمان پیس بی پاک نەبی و دەنگی تەلبەکان فرە بی یعنی دەرگاکەمان قەپات کرد و هەر دەرگیان فرە بی دەرگیان عالی بی بەرز بی ئێشتا فرە خۆش نییە جا ئێمە پۆلی 12ین بەو کاتە ئێمە پۆلی 12ین دەبێت چی بین دەبێت تەرکیزمان لای مامۆستا بووگن مامۆستا دەنگی بەرزەوە بووگن ئێمە فرە قسە ناکەین و نابێ ینی لە پۆل لە سەفەکە فرە تەلەبەکان بووگن ئەرا چونکە ئێمە وەختی دانیشێ من ئەیە قسەکەیگەن ئەوە قسەکەیگەن دەنگمان لە لای مامۆستا نابێتن دەنگمان لەسەر ئەو تەلەبانە ئەبێتن جا مامۆستا بەسیشی حسبن قسە نەکان ئەو شتە ینی فرە خۆش نەبی بەس الحەمدلله سوپاس بەخوا بەو کاتە هاتی من لێرە سپاس بۆ ئەو کەسانە دەکەین کە ئەو شتانەی کرد ئەو قوتابخانەیان دروست کردووە کە بەو کاتە ئێمە هاتین لێرە فرە خۆشبی ئەرا یەکەم جار وەختی هاتی من ئێرە سەفەکان فرە گەوران یعنی الحەمدلله ئەی شتە خاسە لەسەر چا لەسەر ئێمە ینی ژمارەکەمان عەدەگەمان کەمتر بی و دووەم شت ئێمە دەنگمان نزمتر بی يعني لولا دنگ فرة عالي بي فرة عالي بي ما بسبسيشي اسكت بن بس او هاي الشيء بس ليلى درج يعني طلبكان كم بين وفرق سنة كان بس ما مستقصة كيجن يعني تركيز مال لسر ما مستابوجن بالاخص اما بولي دوانزين دبي اشتا بوجن ويعني جرم نيا بوكاتا لولا بي من فرا جرم بي فرا جرم بي يعني بزين هفشان جرمه يلا شباكا كان بكنو او هاكيمن مشى بس هاتي من بو ايرا صفقان فرا قوران فينكن هوا ساردا فرا تنفس نيا اشتا فرا سباس ما مصادقين دسر اوشتا كصفقان قورا كردن وصفقان زورن ودوم شت كأوا فرا اما ازاردا قوتابی 12 وێژەی خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ وەزیری پەروەردە سەردانی قوتابخانەکەمانی کرد گوێ لە گیر و گرفتەکانی قوتابخانەکەمان کرد کە پێشتر لە قوتابخانەکەی پێشتر گیر و گرفتمان زۆر بوو شوێنمان کەم بوو ژمارەی قوتابیەکانیش زۆر بوون بەڵام لەم قوتابخانەیە فراوانترە و ژمارەی قوتابیەکانیش باشە و سوپاسی وەزیری پەروەردەش دەکەین کە ئەمڕۆ هات بە قوتابخانەکەمان گوێ لە گیر و گرفتەکانمانی کرد بۆ من ئەوڕۆ وەزیری پەروەردە سەردانی قوتابخانەکەمانی کرد کە گوێ لە گیر و گرفتەکانمان کرد و هەوڵی چارەسەرکردنی گیر و گرفتەکانمانی دەوەروەها ئەم قوتابخانە بۆ ئێمە زۆر باشە قوتابخانێکی پاکترە وەروەها مامۆستایەکانمان زۆر باشە زیاتر بە وردی بوانەکانمان بۆ شەڕح دەکەن و قوتابخانێکی زۆر باشە.